سلااوان لێ بەڕێزان لەم ڤیددیۆدا مەبەستمانە چۆنتی پێدانی ناونیشان بە خشتە و وێنەکانمان و هەروە پێدانی ژمارە بە هەریەکیان باز دەکەین. لەگەڵ ئەمەشدا چۆنتی ئاماژە پێکردن بە تێبڵ و فیگەرەکانمان لە ناو تێکستەکانماندا باز دەکەین. بێگومان زۆرجار تووشی ئەو کێشەیە دەبین کە دەمانهەوێت تێبڵ یان فیگەرێک لە شوێنێکی دیاریکرا زیاد بکەین و بەم هۆیشەوە پێویستە ژمارەی گشت تێبڵ و فیگەرەکانمان لە خوارێ وەڕانکاریان بەسەردا بێنێت. وەروە پێداچوونەوە بە ژمارەی گشت ئەو تێبڵ و فیگەرانە بکەین لە ناو نووسینەکانماندا بەکارمان هێناون. بۆ خۆپاراستن لەم کێشانە پێویستە سوود لە خزمەتگوزارەکانی وۆرد وەربگرین. بەم هۆیشەوە ئێمە سەرەتا کلیک لەو شوێنەی دەکەین کە مەبەستمانە، پاشان دەچینە سەر تابی ڕفرێنسز، دواتر کلیک لەسەر ئینسێرت کاپشن دەکەین. هەروەک دەبین لێرە لە بەشی لێبڵدا چەند لێبڵێکی بۆ دیاری کردوینە وەک وێژن، فیگەر، تێبڵ. واروە بۆ خۆشتان دەتوانن لێبڵی تازە زیاد بکەن. بۆ نمونە تاب پاشان نقطە ئۆکەی. گەر لەم لیستەدا تێبینی بکەن سێ دەکەن ناونیشانێکی تازە لەم لیستەدا زیادی کردووە. بۆ نمونە ئێمە تێبڵ هەڵدەبژێرین و بە شێوەیەکی ئۆتۆماتیک بۆمان دەنووسێت تێبڵ 1. پاشان کلیک لەسەر ئۆکەی دەکەین. هەروەک تێبینی دەکەن بە شێوەیەکی ئۆتۆماتیک نووسی تێبڵ 1. تێبڵەکەی خۆمان ڕەش دەکەینەوە. کاتێک ئێمە تحدیدی دەکەین تێبینی دەکەن کە ئەم ژمارەیە بە شێوەیەکی جیاواز نووسراوە واتە قابلی ئاپدێتی هەیە. زۆرجار کرد ئێمە سوود لە کاپشن وەردەگەین بۆ هەیە فۆرماتی نووسینەکەمان بۆ شێوازە دەرچێت. بۆ چارەسەرکردنی شێوەی نووسینەکانمان هەروە گۆڕینی ڕەنگەکەی لەسەر بەشی ستایل دەکەین. هەروەک تێبینی دەکەن بەشی کاپشن تحدید کراوە، ڕاست کلیکی لەسەر دەکەین، پاشان کلیک لەسەر مۆدیفای دەکەین و لێرەدا فۆنتێکی دیاریکراوی بۆ دیار دەکەین کە باشترینان تایمی و ڕوومانە. پاشان سازی نووسینەکانمان دەکەین بە 12 پوینت، دواتر ئیتالیک لا دەبین، پاشان ڕەنگەکەش دەگۆڕین بۆ ڕەش. ئەگەر بتانەوێت گشت کاپشنەکانتان لەمە پێش دووتانە بگۆڕن توانن کلیک لەسەر ئۆتۆماتیکاڵی ئەپدەیت بکەن، پاشان ئۆکەی. ئێستاگەر بتانێت ئاماژە بە تێبڵ وان بکەن لە ناو تێکستەکانتاندا سەرەتا ئەو شوێنێک کە مەبەستتانە دیاری دەکەن. بۆ نمونە ئەم تێبڵ وانە بە شێوەیەکی دەستی نووسراوە، ڕەشی دەکەینەوە، پاشان دەچینەوە سەر تابی ڕفرێنسز، کلیک دەکەین لەسەر کڕۆز ریفێر. لە یەکەم لیستدا کۆمەڵک ناونیشانی تێدایە. ئێمە مەبەستمانە بچینە سەر تێبڵ، پاشان کلیک لەسەر تێبڵ دەکەین. هەروەک تێبین دەکەن لێرەدا لیستەکەمان هەیە کە چەند ناونیشانێک لە خۆ دەگرێت. یەکەمیان نووسراوە ئینتایر کاپشن واتە گشت نووسینەکەتان بۆ دێنێت. بەڵام بە کلیککردن لەسەر بڕگەی دووەم کە نووسراوە only label and number تەنها ناونیشان و ژمارەکەتان بۆ دێنێت. پاشان لەو لیستێک کە پێتان دراوە دەتوانن ئەو بابەتێک کە مەبەستانە دیاری بکەن. پاشان کلیک لەسەر ئینسێرت دەکەن، دواتر پەنجەرەکەدا دەخینەوە. گەر ئەم نووسینە تحدید بکەین تێبینی دەکەن کە نووسینەکە قابلی ئاپدێتکردنی هەیە، واتە گەر تێبڵێکی تر لەسەرەوە داخل کرا ئەم نووسینە تەنها ڕاست کلیککردن لەسەری پاشان کلیککردن لەسەر ئاپدێت فیلد خۆی ئۆتۆماتیکیان ژمارەکەی دەگۆڕێ. گەر لە پرۆسەکە بەردەوام بین بۆ نمونە ئەم فیگەرە وەک تێبینی دەکەن بەدەست نووسراوە، ڕەشی دەکەینەوە، پاشان دەچینە سەر تابی ڕفرێنسز، کلیک دەکەین لەسەر ئینسێرت کاپشن، پاشان لە لیستی لێبڵەکانماندا لێبڵی فیگەر هەڵەبژێرین و هەندێک جار پێویستمان بە کورتکراوی فیک هەیە کە بۆ خۆی لە ناو لیستەکەدا نییە بەڵکو پێویستە بۆ خۆمان دروستی بکەین. ئێستا کلیک دەکەین لەسەر فیگەر، هەروەک تێبین دەکەن بەشێکی ئۆتۆماتیک نووسی فیگەر وان چونکە ئەمان یەکەم وێنەیە کە ئێمە دەمانهەوێت ژمارەی پێ بدەین. پاشە کلیک لەسەر ئۆکەی دەکەین. بمان هەیە کاپشنی وێنەکانمان بێتەوە ناوەڕاستی نووسینەکەمان دەتوانین کلیک بکەین لەسەر هۆم و پاشان بیخێنەوە ناوەڕاست، یاخود دەتوانین کلیک بکەین لەسەر ئەم لیستە پاشان تایلی کاپشنەکەمان مۆدیفای بکەین و لێرەدا دەتوانین کلیک بکەین لەسەر سنتەر، پاشان ئۆکەی. گشت فیگەر و کاپشنەکانمان دەکەونەوە ناوەڕاست. واروە گەرمان هەیە ئاماژە بەم فیگەرە بکەینەوە دەتوانین شوێنێک دیاری بکەین و پاشان چینەوە سەر بەشی ڕفرێنس، پاشان کڕۆز ڕفرێنس، پاشان تایپەکە هەڵبژێرین کە فیگەر بوو و لە ئینتایرۆ بیگۆڕین بۆ only label. بۆ نمونە ئێستا ئێمە مەبەستمانە فیگەروان هەڵبژێرین، لە ناو لیستەکەدا تحدیدی دەکەین، پاشان کلیک لەسەر ئینسێرت دەکەین، پاشان پەنجەرەکەدا دەخینەوە و بە هەمان شێوە پرۆسەکە بەردەوام دەبین بۆ گشت تێبڵ و فیگەرەکانمان لە ناو نووسینەکەماندا.
زۆرجار بەهۆی کۆپیکردن یان کەتکردنی تێبڵێکمان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر تووشی کێشەیەک دەبین. ئەویش ئەپدێت نەبوونەوەی ژمارەی تێبڵەکەمانە. بۆ ئەمە بەستەش ئێمە دەتوانین تێبڵەکەمان دەستنیشان بکەین، پاشان ڕاست کلیک لەسەر بکەین و کلیک بکەین لەسەر ئەپدێت فیلد. هەروەک تێبین دەکەین لە خوارەوەش ژمارە تێبڵەکانمان گۆڕانکاریان بەسەردا دێت و هەندێک جار پێویستە لەگەڵ لێبڵەکە ژمارەی چاپتەرەکانشمان بنووسرێت. بۆ ئەمە بەستە پێشتر پێویستە سوودمان لە خزمەتگوزاریەکانی وۆرد وەرگرتێت بۆ تەرقیمکردن واتە ژمارە بەندیکردنی پشت فەسڵەکانمان. بۆ نمونە لەم چاپتەرەدا هەروەک تێبینی دەکەین ئەم ژمارەی بە شێوەیەکی ئۆتۆماتیک پێی بەخشراوە کە لە ڤیدیۆکانی ڕابردوودا باسمان کردووە. هەروەها وەک تێبینی دەکەین لە بەشی ستایلدا سەرفەسڵەکانمان هێدینگی یەکیان وەرگرتووە. بەم شێوەیە گەر بمان هەوێ لەگەڵ ژمارەی تێبڵ و فیگەرەکانمان ئاماژە بە چاپتەرەکانش بکرێت دەتوانین بچینەوە سەر بەشی ڕفرەنس، پاشان کلیک بکەین لەسەر ئینسەرت کاپشن و کلیک بکەین لەسەر نامبەرینگ. هەروەک تێبینی دەکەن لێرە نووسراوە ئینکلود چاپتەر نامبەر. کلیک لەسەر ئەم چوار گۆشەیە دەکەین و لێرەدا ئاماژەی بە هێدینگی یەک کردووە. ئێوە دەتوانن هەرێک کە هێدینگەکانی تریش هەڵبژێرن و هەروەها بۆ جیاکردنەوەی ژمارەی تێبڵ یا فیگەرەکە لە ژمارەی چاپتەرەکانمان توانین نوقتە یا خەت یا هەر شتێکی تر هەڵبژێرین. پاشان کلیک دەکەین لەسەر ئۆکەی و دواتر ئۆکەی. هەروەک تێبین دەکەین گشت تێبڵەکانمان ژمارەی چاپتەرەکانشان لەگەڵ نووسراوە. وەگەر پەشیمان بووینەوە لە ئاماژەکردن بە چاپتەرەکانمان پێویستە بگەڕێن سەر ئینسەرت کاپشن، پاشان لە بەشی نامبەرینگدا ئەم تیکە لابەرین، پاشان ئۆکەی. هەروەک تێبین دەکەن بە شێوەیەکی ئۆتۆماتیک لە گشت تێبڵەکاندا ژمارە چاپتەرەکان لاچوون و بە هەمان شێوە دەتوانین بۆ فیگەرەکانشمان هەمان پرۆسە ئەنجام بدەین.